مامۆستا شێنم بە خۆشحاڵیەوە ئەمساڵ بۆ جارێکی تر پێشبڕکێکەمان دەست پێ کردەوە بەڵام ئەمساڵ لەسەر ئاستی عێراق بوو لە پارساڵە لەسەر ئاستی کوردستان پێشبڕکێکە بەڕێوە چوو بە خۆشحاڵیەوە ئەمساڵ هەم مناڵی کورد هەم مناڵی عەرەبیش لەم پێشبڕکەیە بەشدارن لەگەڵمانە ئەو پاڵەوانەی کە لەیرە ئەیبێنن هەمویان توانای ئەوەیانەیە کە ڕۆبیکس کیوبەکەیان چاپ بکەنەوە و لەناو چەندین فۆرما هەڵبژێراون کە لەیرە تواناکانیان دەربخەن ئەوانەی کە لەیرن هەمویان شادە و مەدالیان بۆ کراوە چونکە هەر بە گوێرەی ستانداردی گیانی لە 100 کەس 5 کەس ئەتوانێت ڕۆبیکس کیوب چاپ بکاتەوە کەواتە هەر بە وجودیان لەیرە و ئامادەبوونیان سەلماندیان کە مناڵی جیاوازن و لەگەڵ ئەوەشا ئێمە پلەبەندی لە یەکەم هەتا دەیەممان هەیە کە خەڵاتی تایبەتمان بۆ داناون و لە پلەی یەکەم تا پلەی سێمیش لەگەڵ ئەوەی کە کاسیان بۆ ئامادەکرا و خەڵاتی مادیش هەیە هەم مناڵی کورد و هەم مناڵی عەرەبیش مناڵی زۆر باشمانێ و توانای زۆر باشیشی هەیە ئەو گۆگڵ فۆرمانی کە بۆمان هاتەوە حەوت سێکەندمانەیە سێکەندمانەیە 11 سێکەندمانیان چرکە کە ئەتوانن ڕۆبیکس کیوب چاپ بکەنەوە ئەم یاریە خۆی یاریەکی تەرکیزیە لەبەرەوەی یاریەکان ڕەنگی تایە و جوڵی تایە و دەست بەکارێنرێ چاو بەکارێنرێ لە هەمان کادا هەردوو لای مێشکی مناڵەکە ئەجوڵێنێ یاریەکە خۆی لە بنەڕەتدا یاریکی تەرکیزیە بۆ بەهێزکردنی مێشک و تەرکیزی مناڵە هەتا زیاتر ئەم یاریە بەکاربێنێ زیاتر خانەکانی مێشکی بەهێزە من لەگەڵ ئەوەشی کە یاریەکی زۆر چێش بەخشە و متمانەیەکی زۆر باش لە لای مناڵەکە دروستەکە مناڵەیە کە کاتێک ڕۆبیکس کیوبێک چا ئەکاتەوە و ئەچێتە سەر ستێج و بە دنیا ئەڵێت کە منیش یەکێکم لەو مناڵانەی کە ئەتوانم بابەتێک چا بکەمەوە کە هەموو کەس ناتوانێت ئەم یاریە بکە مناڵمان لایە کە کاتێک فێری ئەم بابەتە بۆ تەمرینی زۆری لەسەر کردووە دەرەجەکانی مەکتەبی زۆر باش بەرز کردوەوە ناوت چییە؟ مەترێشە دانشی سلێمانی؟ هەڵەبجە ئەم کیوبەی کە تۆ بەدەستەوێت ئەتوانین لە ماوەی چەند چرکەیە ڕێکی بخەین؟ 25 بەرە خوار 25 بەرە خوار؟ چەند ساڵە خەریکی یعنی هەوڵدانی لەم بووە؟ 2 ساڵ و نیو ساڵی پاریش هەر لەم دەورە بەشداریم کرد ساڵی پار چەند نەبووی؟ وەڵای ساڵی پار 11 بەدەستێرە ئەم ساڵ تەسەوڕەکەی چەند نەبی؟ لە 5 بەرە خوار خۆ داناوە 5 بەرە خوار؟ ئەرەوەڵا باشە لە جیاوازی لەگەڵ پارە خێراتر بوویت؟ بەڵێ چەندێک؟ 10 شرکەیەک ڕۆژانە چەندێ سەرقاڵی ئەم کیوبابی؟ وڵای 100 جار زیاتر حەلیەکەم ڕۆژی ئادێ ئێستا بزانم بە چەندێکە حەلیەکەی بۆستە بادەخەکە بگرینەوە لێ حازری؟ بە پێش 25 بێ ها دەست خۆش 18 چرکە ئینشەڵا یەکەمە بێ ناوت چییە؟ کاردین کاروان خەڵکی سلێمانی؟ کەلار لە کەلارەوە بەشداری باشە چەندێکە تۆ سەرقاڵی ئەم جۆرە یاریە؟ وەڵا ئینشەڵا یەکەم تا دەیەم دێن چەند ساڵە ڕاهێنانەکەی؟ وەڵا 1 بۆ 2 ساڵ 1 بۆ 2 ساڵ پار بەشداری و کرد؟ پار نەخی یەکەم ساڵتە؟ ئەم یاریە بەلای تۆ خۆشە؟ بۆچی یعنی چ چێژێکی هەیە؟ وەڵام مێشک و بە خۆتەگا و چێژێکی لێ بینی یاری وەلاکەی فێریشتی تازەبی خۆ داناوە چەندەم بی؟ دامناوە لە بینی یەکەم تا دەیەم نام لای واحدە چەند ساڵە خەریکی ئەمەی تۆ؟ 1 ساڵە 1 ساڵە ئاست چۆنە ئێستا؟ سپاس بخوا زۆر ئاسم باشە ڕۆژانە تۆ چەندێ سەرقاڵی ئەم جۆرە یاریابی بۆی کە ڕایەنام زۆر کات نیوەی کاتەکەم سەرقاڵی ئەمام ئەی خوێندن؟ خوێندنیش بۆچی حەزت لەو یاریە؟ وەڵا بۆ زری مێشک باشە
ئاوکی مێشکمان بەرز دەکاتەوە بۆ پێشان خۆشە تۆ لە پێشەوە یاریکیت و هەر دەرکەویت خۆشە ئەڵم ئەم یاری پێویستە بەناوبانگ بێت و لە هەموو وڵاتەکاندا بکرێتم پێش حەزی خۆت بوو ئەم یاریە و هاتیتەنە ئەم یاریەیە دایک و باوکت پێیانوت وەڵا حەزی خۆم و دایک و باوکیشم هەردووکمان حەزمان لێ بوو پێشبینیەکەی بە چەند چرکە ئەم یاریە ڕێک بخەیت بە 30 چرکە 30 چرکە بەڵێ ئەم کوڕە بە 18 ڕێکی خستووە دانێکتر بە 11 ڕێکی خستووە ئاگادار بەها ئەوە بزانێت وەڵام پێشی ئەوانیش هەوڵ بە زووتر تەواوی پێشی ئەوانیش دەدەمەوە پێشیان نەدەیتەوە بەڵێ تەمەنت چەندە تۆ؟ تقريبا 11 ابن بتشوارده چەند ساڵە ئەم جۆرە یاریان تقريبا 2 ساڵە بێ 2 ساڵە بەڵێ تا چەند ڕقم بەتوانێت ڕێکی بکەیت چەند ژمارە ئەمە سێ چەند ژمارە ئەم دووە ئەزانم ئەم سێ و ئەوە ئەزانم ئینشاءالله سێم بم لە تۆپ 3 بەڵێ ئێستا ئەمە چاکەکەم زان بە چەند هەریەکەم